سەرۆکایەتی زانکۆی گەرمیان گردبوونەوەیەکی ساز کرد. هەڵوێستی سەرۆکایەتی زانکۆی گەرمیان لەم چەند خاڵەدا دەخەینە ڕوو. یەکەم، شەرمەزار و ئیدانەی هێرشی سەربازی دەوڵەتی تورکیا بۆ سەر شاری عەفرین لە ڕۆژئاوای کوردستان دەکەین. دووەم، داوا لە نەتەوە یەکگرتوەکان و کۆمەڵگای نێودەوڵەتی دەکەین بە خێرایی بێنە سەر خەت بە مەبەستی ڕاگررتنی هێرشی ناڕەوای تورکیا بۆ سەر کانتۆنی عەفرین. سێەم، پێویستە دەوڵەتی تورکیا ڕێز لە بنەماکانی یاسای نێودەوڵەتی و دراوسێتی بگرێت. چوارەم، داوا لە ڕێکخراوە مرۆیە نێودەوڵەتیەکان و لایەنەکانی کۆمەک بەخش دەکەین بەهانای خەڵکی مەدەنی شاری عەفرینەوە بچن. ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی گەرمیان پشتگیری خۆمان ئاراستەی عەفرینەکەین، بەڕاستی هاوخەمی خۆمان ئاراستەی خەڵکی عەفرینەکەین. ئێمڕۆمە وەکو هەڵوێستێکی نەتەوایەتی و هەروە هەڵوێستێکی مرۆڤایەتی هەستاین بە ئەنجامدانی ئەم گردبوونەوە و چالاکیە بۆ پشتگیریکردنی گەلەکەمان لە ڕۆژاوای کوردستانەوە. هیوای سەرکەوتنیان بۆ خوازین ئێمە وەکو گەنجان لێرە ئەوەی لە توانامانە بێ ئەیکەین بۆ پشتگیریکردنی گەلەکەمان.